سەبارەت بە دۆخی سلێمانی و کاریگەری لەسەر ژیانی خەڵکە ئەم پرسە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز کەژان محەممەد کەریم کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان. بەڕێز کەژان محەممەد سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش. ئەو دۆخە نائاسایی لە سلێمانی هەیە چ کاریگەرێکی لەسەر ژیانی خەڵک دروست کردووە؟ بەڵێ سلااو لە ئێوەی بەڕێزیش بێت، سلااو لە بینەرانی کوردستان 24 بێت. بێگومان ئەم دۆخێکی ئێستا لە شاری سلێمانی و دەوروبەری ئەگوزارێت و لە ڕابردووی بۆمەوەی چەند ساڵێکە بەردەوامە بە دڵنیایی و کاریگەریی زۆر نەرێنی لەسەر دۆخی خەڵکی شاری سلێمانی دەوروبەری دروست کردووە. ئێمە ئەگەر بەس بین سێری ئەو بارودۆخی کە چەند ساڵی ڕابردوو کە ئەم خەڵکەی ئەم مانتیقەیە و خۆشمانتیایە ژیاوین ئەبینین کە بەڕاستی پاشاگەردانیەک یاخود بڵێ پاشەکشەیەکی نەکتەنیا ئاوەدانی و ناسەقامگیری ڕووی لەم شارە و لە دەوروبەری ئەم شارە کردو و لەم زۆنە کردووە، بەڵکو ئێمە بە شێوەیەکی زۆر بەداخەوە بە بەردەوامی ڕۆژانە بەرکەوتی ئەوەمانە بێت کە خەڵک لە بارودۆخێکی ناسەقامگیرایە و ئەبینین کە ئاشتەوای کۆمەلگا و کۆمەڵایەتی وە ڕۆژ بە ڕۆژ لە بەرەو خراپی ڕوات لە بەرەوەی کاتێکە هەر تاکێک هەر هاوڵاتێکە بینی ئەناڵێنێ بەدەست خراپی بژێوی ژیانی و بەدەست بێکاریەوە بەدەست ناسەقامگیری بەدەستەوەی کە هەست بە ئەمن و ئامان ناکە لە ناو ئەم شارەیە و لە ناو دەوروبەری ئەم شارەیە کاتێکە تۆ خوشکێکە برایەکە کەسێکە ئەڕواتە دەروی ماڵەکە زۆر دڵنیانیت کە ئایا بە سەلامەتی ئەگەڕێتەوە یان نا بە دڵنیاییەوە تۆ لە باردۆخێکی زۆر خراپایی تۆ لە کاتێکا تۆ حکوومەتێکی خۆتە هەیە چاوەڕێ ئەواکەی کە ڕۆژ بە ڕۆژ تۆ بارودۆخی خۆت خێزانەکەت کۆمەلگاکەت خانەوادەکان بە شێوەیەکی گشتی بەرەو باش بڕوات، بەڵام زۆر بەداخەوە وەکو ئەوەی کە ئەم زۆنە بە شێوەیەکی دەستی ئانقەز ئایسۆلێت کرابێت یاخود دابڕابێت لە بەرەو پێشچوونەکان لە خۆشگوزارانی وەکو وابێت کە حکوومەتی خۆجێیەکەی کە ئەم مانتیقەی و ئەم زۆنە بەڕێوابات عقوبەی هاوڵاتیانی ئەم مانتیقەیە بات. ئێمە لێرە بەم شێوەی ئەیبینین بۆیە ڕۆژ بە ڕۆژ بارودۆخی هاوڵاتیان لێرە بەرەو خراپتر ئەڕوا. بەڵێ کاندیدانی پارتی زۆر باس لە دۆخی سلێمانیەکەن کە بەم شێوەیە کە تۆ ئێستا باسی کرد وەکو کاندیدی پارتی توانن چی بکەن بۆ باشتربوونی دۆخی و شارە؟ ئێمە وەکو بربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان لەم سنوورە بە دڵنیاییەوە لە چوارچێوەی بەرنامە و کارنامەی پارتیمانە هەنگاوانین و ئەتوانین بەرنامەی خۆماندانین لەبەرەوەی کە ئێمە لەسەر ڕاستپاردەی جەنابی سەرۆک بارزانی کە داوای لێکردوین بەڵێنێک نین کە لە ئاس ئەو بەڵێنەیە لە ئاس جێبەجێکردنی ئەو بەڵێنەیە نەبین. بەڵێنەکانی پارتیشمان ئەگەر بین سێری کارنامەی ئەمجارەی پارتی دیموکراتی کوردستانمانکەین ئەبینین کە کۆمەڵێک بەرنامە و کارنامەی زۆر باشیتیایە لەوانە گرنگیدان بەکەرتی کوشت و کاڵ گرنگیدان بەکەرتی پیشەسازی و ئابووری بەرزکردنەوەی بژێوی ژیانی خەڵک باشکردنی کەرتی تەندروستی گرنگیدان بە تایبەت بەکەرتی پەروەردە و خوێندنی باڵا و چەندین بەرنامەی تر وەکو ئەوەی کە بینیمان لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزار کاک مەسرور بارزانی پانتایەکی زۆر باشی بۆ خزمەتکردنی ئەم سنوورە تەرخان کرده بوو لە کابینەی داهاتووشە. ئێمە دڵنیاین کە هەم پارتیمان و هەم حکوومەتی داهاتوو گرنگێکی تایبەت بە پرۆژەکان ئاات لەم سنوورە، بەڵام ئەوە بەلای ئێمە زۆر گرنگە کە ئایا جێبەجێکردنی ئەم پرۆژانە تا چەندێک زەمینە سازی بۆ ئەکرێت لەم سنوورە چکە ئێمە بینیمان لە کابینەی نوێی حکوومەتی هەرێم کۆمەڵی پرۆژی زۆر باش بۆ ئەم سنوورە دەرکرابوو و تەشخیصی بودجێ بۆ کرابوو بودجێ بۆ سەرف کرابوو، بەڵام بەداخەوە ئەوەی کە بینیمان لەم سنوورە ئەوە بوو کە نەکتەنیانیان هێشتکە ئەم پرۆژانە بخێتە بواری جێبەجێکردنەوە بەڵکو بوونە ئەرقەلەیەکی جدیش لە بەردەم جێبەجێکردنی پرۆژەکانە. بۆیە ئێمە وەکو بربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان بە هەموو توانای خۆمانەوە لە چوارچێوەی ئەو بەرنامەی کە پارتیمان دایناوە هەوڵەیین کە نەکتەنیا ئەو بەرنامانەی کە لە ڕابردووە جێبەجێ نەکراوە بەڵکو بتوانین بەرنامەی باشتر و ئەبدەیتر بۆ خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەتتر بۆ خەڵکی ئەم سنوورە بخێنە بواری جێبەجێکردنەوە. بەڕێز کەژان وەکو باسی کرد کە ڕێگری کراوە لە پرۆژەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتێکە سەرۆکوەزیرە مەسرور بارزانی لە سەرەتای دەستبەکاربوونیەوە جەختی لەوە کردەوە کە جیاوازی لە نێوان هیچ ناوچەیەکی هەرێمی کوردستانە ناکەن بۆ گەیاندنی پرۆژەی خزمەتگوزاری. ئەو لایەنەی کە ڕێگری لە پرۆژەکانی حکوومەت و کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەکات خۆیان لە ناو کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانان پشتی شێریان هەیە لەو کابینەیە بۆ پێیان وایە گەر حکوومەتی هەرێمی کوردستان خزمەتی و ناوچەیە بکات بۆ پارتی هەژمارەکرێت بۆ پیان وانە بۆ حکوومەت هەژمارەکرێت.
واللهی خۆی پرسیارە بە بەردەوامی ئێمە وەکو کادر و لایەنگری پارتی دیموکراتی کوردستان و تەنانەت زۆرێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش لە مەراحلی جیاوازە ئەم پرسیاریان ڕوبەڕووی بە تایبەت یەکێتی کردوتەوە کە ئایا بۆچی لە کاتێکا کە خۆیان ئەتوان خوانکەن بە خاوەندارەتی چکە بەشێکی ئەوانیش بەشدارن لە حکوومەتە خوانکەن بە ساحب ماڵ و خاوەنداریتی ئەم پرۆژانە بکەم لەم سنوورە بەڵام زۆر بەداخە ئەوەی کە بینیمان لە چەند ساڵی ڕابردووە دەسەڵاتداری خۆجێیەکانی لێرە یەکە ئیداریەکان بە سەرۆکایەتی و بە ڕێبەرایەتی یەکێتی نەک تەنها ئەوەی کە نیان هێشتووە ئەم پرۆژانەی کە حکوومەت بڕیاری لەسەریاوە بۆ ئەم سنووری جێبەجێ بکەن بەڵکو داهاتی سەر سنوورەکانیشان گلیاوەتەوە و ئەو پارەی ئەو بودجەی ئەو کە تەشخیص کراوە بۆ ناو بۆ پرۆژەکان یا دەستی بەسەراگیراوە یا کەس نەیزانیوە چۆن بە چ شێوەیەک نیان هێشتووە بەشێکی بچووکی بۆ پرۆژەکە تەرخان کراوە دوای ئەوە دیار نەماوە ئەمە لە کاتێکە خۆی شتێک هەیە ئێمە کاتێکینە ناو زڕۆفێکی واوە لەبەر ئێمە دڵمان بۆ ئەم شارە بۆ ئەم سنوورە ئەسووتێتەوە ئێمە ئەمانەوێت وەکو هەموو شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان پێشکەوتن بەخۆیە ببینێت و پرۆژەکان جێبەجێ بکرێت با بڵێم مەقولەیەک هەیە یاخود بڵێ قسەیەکی ڕۆژئاوایی هەیە ئەڵێ پێم بڵێ کێ هاوڕەکانە تاوکو پێ بڵێم تۆ کیت ئەمە کەیبینین یەکێتی لە ڕابردووە سەروەری زۆری پێبەخشراوە شەهیدی یاوە خەباتی کردووە ئەو یەکێتی کە ڕۆژگارێک خەباتی کردووە ئێستا دەمڕاستەکەی ببێتە ڕایان کلدانی و کچە هاوڕەیەکی ئێمە ئیتر لەویا ڕائەوەسین و هیچمان بۆ نامێنێت ئەبینین کە یەکێتی لە چوبارە دۆخێکایە ئەو پرۆژانەی لێرە و لەوێت چەند پرۆژەیەکی کەم ئەبینین کە خراوەتە بواری جێبەجێکردنەوە لە ساڵانەی ڕابردووە هەموو هاوڵاتیان شایەتی ئەویان تەنانەت ئەو پرۆژانش لەلایەن دەسەڵاتداری ئەم سنوورەوە جێبەجێ نەکراوە بەڵکو چەند بازرگانێک بوون لەسەر ئەرکی مادی و معنەوی خۆیان هەساون بە جێبەجێکردنی ئەم پرۆژانە بۆیە ئێمە ڕووی دەمان ئاراستەی کە هاوڵاتیانی ئەم شارە و هاوڵاتیانی ئەم سنوورە ئەکەینەوە پرسیاری ئەویان لەکەین تاکەی بەم شێوەیە سلێمانی بێناز بێت تاکەی بەم شێوەیە هاوڵاتیانی سلێمانی لە ژێر فشارێکی دەرونی و لە ژێر فشارێکی ئابووری و ئەمنیا بن. بەڕێز کەژان پێشەوەی گفتوگۆ لەگەڵ بەڕێستا بکەم لە دوانیشێک لە کاندیدانی پارتی دیموکراتی کوردستانمانە بەلیستی 190 پارتی لە سلێمانی کە وێنەکانی دڕێنراوە دەوترێت وێنەی کاندیدەکانی تری پارتی لە سنووری پارێزگاکانی هەڵەبجە و سلێمانیشە دڕێندرێت بۆ ئەمە ترسە لە پارتی کە وێنەی کاندیدانیان ئەدڕێنن بەم شێوەیە ماوەڵە لەگەڵ بانگە شایعکەن بەڵێ طبعاً زۆر بەداخین کە هەواڵانمان ئەبینین کە خۆشم یەکێک بوون لەو بەربژێرانی بەشێکی زۆر لە پۆستەرەکانمان درێنران بەشێکیان هەر کۆکرایەوە کە ئەم شەودایانین بەرەبەیان کەس نازانێت چی لێ و لەکوێ لا ئەبرێت ئەمە مێژووی دراندنی پۆستەرەکان مێژوویەکی دوور درێژە ئێمە بە بەردەوامی وەکو بەربژێرەکانی پارتیمان لەم سنوورە و لەم زۆنە لە هەڵەبجە سلێمانی ڕوبەڕووی ئەم ڕەفتارە بینەوە تەبەنەوە گەڕێتەوە بۆ پەروەردەکردن ئێمە باسی پەروەردەی دوو قوتابخانەکەین قوتابخانەیەکیان کە وای فێر کردووە لە کادر و لایەنگر و ئەندامی خۆی و بەربژێری خۆی کاتێک کە پۆستەری لە کاتی هەڵبژارنەکانە بیان هەر کاتێکی تر بێ پۆستەری یەکێک ئەبینێت جا سەر بە هەر لایەنێک بێت نەک ئەوەی خوانەخواسە بچێت بیدڕێنێت و سوکاتی بەم پۆستەرانە بکات و ڕق و خینەی لەم پۆستەرەیە پیشان بات بەڵکو ئەگەر کەوتی بێتە ئەرزەکەش هەڵگرێتەوە و ڕێزی لێ بگیرێ کە ئەمەش با بڵێن پەروەردە و بیر و باوەڕی جەنابی سەرۆک بارزانیە لەم هەمان کاتە باسی پەروەردەیەکی ترەکەین کە ئەگەر هیچی بەدەستەوە نەمێنێت ڕق و قینەکەی لە پۆستەرێک و لە پارچە وەرەقەیەک دەرەبڕێت بۆیە ئێمە بە بەردەوامی ڕوبەڕووی ئەم جۆرە ڕەفتارانە بینەوە بەڵام پارتی دیموکراتی کوردستان بە هەموو شێوێک لە هەموو مەراحلێکی جیاوازە بە گەورەی حیزبەکەی و کادرانی پارتی دیموکراتی کوردستان بە ئازبەرزی حیزبەکەی بیری کردوتەوە و بڕیاریەوە ئێمە حیزبێکین بڕوای تەواومان بە دیموکراسی هەیە بڕوای تەواومان بە ئازادی هەیە ئازادی تاک هەیە ئەگەر خەڵکی هەرێمی کوردستان شایەتی بە حەق شایەتی ئەوە بن ئەبینن بە تەنها لە ڕەفتارەکانە ببوورە بە تەنها لە ڕەفتارەکانی کادر و لایەنگری حیزبێکی دیاریکراوە ئەزانێت کە ئایا کێ خاوەنی سەروەریە کێ خاوەنی پرەنسیپ و هەڵگری بیر و باوەڕی دیموکراسیە بەڕێز کەژان محەممەد کەریم کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان لە سلێمانیە لەگەڵماندا بۆی سوپاس.